ابن قەییمە فەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ شکرکردنی نیعمەتی خوا ئەوەیە ئینسان لەسەر زبانی دەربچێ باسی نیعمەتی خوا بکە مانای شکر ئەوەیە و ئەترافش بکە و باسی بەخۆشیش و باسی بکە و لە خۆشیدا بێ و بە کردارەکانیانش بۆ عولەمایان فەرموویانە سپاسی خوا هەر بەدەم نییە الحەمدولله بەدەمە شکرکردن بە کردارە بەچیە بە دڵە و بە ئاکارە ئێستا ئێمە چۆن سپاسی خواکەینە و بارانە ئابارێ هەر بڵێن خوایە لێت بە زیاو بێ و تەواو ئەمە سپاسی خوا نییە ئەمە تۆ چی حەمدی خوات کرد ئەوەی هەیەی فەلاحەتەکە زەوی کێڵاوە فەلاحەتەکە ڕزق و ڕۆزی لەسەر زەویە پێویستی بە بارانە ئەوەی حەیوانی هەیە باشترین سپاسی خوازانی چییە هەرەوە نییە بڵێ خوا بە زیایی کا وەک کابرای فەقیر کە هیچی نییە ئەوە سپاسی خوای نەکردە و کەسە هەیەتی بە هەر بڵێ الحەمد هەتا بەیانی بڵێ الحەمدولله سپاسی خوا ئەوەیە لە ماڵەکەت بێنی بیکەیتە سەدەقە بۆ خوا و نیعمەتەی پێدای ئەوە سپاسی ڕاستەقینەی خوایە ئەو بارانە ڕەحمەتە باریوە ئەوانەی خوا دایە پێیان بە تایبەتی ئەوانەی ئاژەڵیان هەیە با ئاژەڵێ بێرن سەر بڕن لە پێناوی خوادا خۆیان سوودمە دەبن حیوانەکە نیمەی بۆ خۆیان هەڵگەر و نیمەش بدەنە فەقیر و هەژار باشترین چاکترین خەیرە تۆ ئەگەر ئاژەڵت نییە باشترین خێر ئەزانی چێ ئێستا بیکەی دە جلیکانی نەوت هەر جلیکانی بدەیتە ماڵێکی هەژار کە سەرما و سۆڵەیە بە تایبەتی ئەو شوانانەی کە پێویستێتی ئەو ماڵانەی کە بێمەوان گەرمکردنەوەی لە ماڵەکەیان نییە ئەمە سپاسی خوایە هەموو کەسێ زانێ بڵێ الحەمدولله لە ماڵشا بەدەست پارەوەی گیری کردبێ دڵی نەیە بۆ خوا شتێ بەخش ئەمە هەموومان نەزانین مناڵەکان شەزان ئەوەی کە نییە تێرەجێ الحەمدولله بەس کە ئەوەیەتی غەدرە گوناحە لە خۆی ئەکا ئەگەر سپاسی خوا نەکا بە شتێک بیبەخشێ بۆ خوا بەو نیعمەتەی کە دایە پێمان زیاد بێ ساڵانی تر چیمان ناکرد بەس بۆی قەترەی باران لە ئاسمانەوە ببارێ ئێستا لەگەڵ ساڵانی ڕابردوو چەنێ خوای گەورە ڕشانێتی سەرماندا ئەبێ ئێمە چی کەین سپاسی خوا بکەین